بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. دیار بوو دەرسێکمان پاسدا بوو دەگەڕێنەوە سەر دەرسەکەی لە لاپەڕە 74 بوو. باسی الذبائحمان نەکرد بوو دەگەڕێنەوە سەری. وەکو ذبائح جمعی چییە؟ جمعی ذبيحة. ذبيحة بمعنى مذبوحة. مذبوحش لسر وزني اسم مفعول يعني أو شتي لك شتيتو. دوش معنى هي لزماني عربي الذبح والتذكية. الذبح والتذكية أو دوانا دبي ليش يعني جداب كينو. تذكية عامة. تذكية كدرين تذكية هي ذبح الحيوان في حلقه أو في لبته أو بأي عقر كدبته إزهاق الروح كواتب بس سيشتي كذا كشنوا لتي لحلق وني قرقكي يان كشنوا لشين در أجا حشترتان ديد بي كا ديت أخواري قوسة شي هي قوس أو قوسة لبته باشا أو تايبة با كشنوي حشتري بيدا نحر تايبة بس فصلي لربك وانحر تايبة النحر كردن تايبة با كشنويسي حشتر لملينية لخواره ويمري ها اشتاقدية تخواريها أو قوصة لوي ددري بدريجي ناكي كشنوي حشتري بدريجين با وينيا لبيو دا كشريتو أو بأي يعني بهاشتيك برينداري بكا وكو باسي سماك باسي راو كردن كاو تذكية هرسيش داقرتو هم ذبحي داقرتو هم نحري داقرتو هم صيدي دقرتوه باشا. أما الذبح فهو قطع ما يسبب الموت من العنق. أجر قلت ما ذبح تنها أو شوينة دقرتو أو شتا دقرتو كا لشين ذلا لقرقة. إذا شرعي بي ناشرب قرقي بطاي ببرتو نبرتو كليد دا لقرقة دا ذبحت كذي. إذا لو أنا ذبحك ذبحي شي شرعي بي لو أنا ذبحك ذبحي شي سبي ناشرعي بي. دين سر أنواع التذكية. كوات التذكية لفظية شيء عامة. أدي ذبح خاصة تايبة باع أو حيواناني لمل دبر درينو بدريجي. أدي نحر تايبة بحشتر بلا التذكية همي دقريتو. أما الذبح وأما النحر الذبح فهو قطع الحلق من الحيوان بالشروط التي سنذكرها فيما بعد. بنيتي لك شنوي حيوانات التي لا جرو لحلق دكشريتها. أما النحر فهو قطع لبة الحيوان بريتي لو شويني كديت اخواري لويتي هي اسفل العنق لخواري شندرا لبته لخوار عنقه هم حيواناتك وناوجدته برتنازيا حشرة. والنحر هو التذكية. كات الذبح تذكية نحرتيا تذكية ايش فرقين او كيدي سيمزيا بريتيا بريندار كردن بليدان ببتو هوي اوي لهرت جويقا يشتري بدي حيوان كخواني ليهات اوش بهمان شيواتي زوري يشتري لتي لا كشنوا اوش تايبتتي من في اي جهات من جسمه او زورش كلكاتي صيدا بكاري ديني. يكم شد باسي ذبح ماكن وني استزاني من ذبح زوري كلا تذكية سي زوري هي كوات ذبح قدنا شروطي هي شروط تن هندي شطمان هي مرزكا تايبة بذابح مرزمان هي تايبة بمذبوحك مرزمان هي بآلاتكي كبكاري دين كشنوكي بيدكي يكم يام بوك سيك كشنوك دك الذبح شروط سيا تتعلق بالذابح أو كسيك كشنو كيدك. أولا أن يكون الذابح مسلما أو كتابيا. دبي أو كسي أو جال لبدا دكشتوا لأن حركش بها ما شيء دبي سبي كسيك مسلمان بي. أو أهل كتاب كسيك مسلمان بي يا أهل كتابي باشا. بشاري قدر بيتو كسيك مسلمان بو لدوا أبو أهل كتاب بوالي كتاب استاكات علاقه المرتدين خو حكمك ليس زي بزيناك
چوو بۆ قەساب و مریشی کوشتنەوە درێکاکە مسلمان بەس ئێستان بووی مەهلی کتاب دینەکەی خۆی چییە؟ دەبتەکەلی کتاب دینەکەی خۆی گۆڕیە ها؟ ئەیدە باشە ئێستا من بەبستەکەم ئەو چوو دەری خۆم دەری بووی ئەهلی کتاب چوویتە دەری عنی چکاکە مسلمان نەمایە ئەتواز لە ئەوەی بینە کافر و مافری بینە مصطلحی کافری واز لێ بینە مصطلحی کابرە دەرێکاکە من ئێستاکە چوویمە سەر دینی نەسرانی چوویمە سەر دینی یەهودی مسلمان بەسەر دەمەکە ئێستا چوویتە سەر دینی نەسرانی دونی یەهودی کابرێ ئای خوانی دروستە بخۆیان نەخۆین تواز لەوەی بینە حەدی لێ دەرەکەی مرتەدە نازانم چیە کافر ئەوە واز لە مصطلحانە بینە ئەوەکەی لێرە ئێستا نادەتوانی بریکاکە مرتەدە حکومەکەی لە سەر جێبەجێکەکەی کابراش دوکانی دانی خۆ ناسیبی کوژویانە خەڵکی دەچشتی لەکنی دەکری دەچی مریشی لەکن دەکری ئایا ئەوە هەر ئەهلی کتابە حسابی لۆ دەکەی یان نا پرسیارەکە ئەمە گوتمان زیە ئەن یەکونە الذابح مسلما ئەو کتابیەن دەرێکاکە ئەهلی کتابم ئەو جۆرە حسابی لۆ ناکری حسابی چی لە بۆ دەکری حسابی غێر ئەهلی کتابی لۆ دەکری ئەهلی کتاب ئەو کەسێ باب و باپیری ئەهلی کتابی ئەوە ئەهلی کتابیە بۆ مسلمان گەڕاوە دیسناوەش خواردنی ناخوری یعنی کەواتە ئەهلی کتاب شەیە ئەهلی کتاب گوتمان کاکە دەچینە عنکاوەی باب الباب ئەوانە چنە باب الباب ئەهلی کتاب بوون ئەوانە خواردنیان دروستە بەڵام ئەگەر زانیمان لەو خۆ ئەوانە عەرەب بوونە عەرەب بوونە بووینە نەسرانی ئەوانەش خواردنیان چییە خواردنیان ناخورێ خەڵک بەو بابەتە لەو بابەتەی دەبی وربی ئەهلی کتابی یعنی باب و باپیریان ئەهلی کتابی بوونە نەک کەسەکەیان بۆ نمونە کەسێکی مەجووسی ببتە ئەهلی کتابی حسابی لۆ ناکرێت مەجووسی بووە خواردنەکەی ناخورێ ئێستاکەش ناخورێ بۆ ئەهلی کتابی لە سەدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باب باپیری هەتا ئێستاکە ئەهلی کتابی ئەو حکمی إلا ما ذكيتم وطعام الذين أوتوا الكتاب حل لكم باسي أوان دكا ألا يكون الكتاب ممن أصبح هو أو واحد من آبائه كتابيا بعد التحريف أو النسخ أوليرا أو شرطي دوما أما بروغوبيش ميخص كاكاتي باسي أهل كتابي دكن نابي لو كسانبي باش تحريف وباش نسخ كرنوب بتأهل كتابي يعني باش بيغمر صلى الله عليه وسلم كواتي استاك دبيتو كاتي دري واهلي كتابي كاك خلشي والله اهلي كتابي دي بزاني او كاني بابري عنكاوا سكاته شي مسلمان بونا لا تسردم شي بوا غربتو خوارنا كان يم خوي لباش تحريف و نسخ بونوبا يعني بيش هنجيبوا بيش پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم بي انا هر بونو مدري كاك اشوريا كان يربونا اشوريا كان والله كاك او بقاي اشوريا كانوا بقايا كشان سديني مسيحي بونو أنا باب المسيحيين أو ذرين كاكا نانا كان سيا خوانا كان دخري أقرب يتوه هنبن خوارنيان سيا وطعام الذين أوتوا الكتاب حل لكم أوش نامين فالملحد إذا تنصر اليوم لا تحل ذبيحته بون منكسش ملحد بالنصراني حكم يسيلو ذكي حكم أهل الكتاب لا نكون وكذلك النصراني أو اليهودي الذي عرف أن أجداده الأقدمين كانوا وثنيين مثلا ئەگە زانیمان باو باپیریان یەکەم وەثەنی بوونە لە پاشەوە بووینە نەسرانی پێش ئەوەی نەسخ ببیتەوە لە سەردەمی ئیسلام بۆ نمونە کاتی ئیسلام هات تێرە کەسەکە زەردەشتی بوو لە دوای لە خۆ بوویتە نەسرانی ئەوەش هەر خواردنەکەی چیە خواردنی ناخوری ئەهلی کتاب کەواتە بەعتیباری چ بەعتیباری پێش ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ ئەهلی کتابە کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم شاتی هەر چ نایتەوە ئەهلی کتابی ما ئێستا کەش ئەهلی کتابی ئەوە خواردنەکەی چییە دروستە بخۆی کەواتە حکمی ژنەکانی چییە هەمان حکمی هەیە الشرط الثالث ألا يذبح لغير الله تبارك وتعالى أو على غير اسمه فلو ذبح لصنم أو مسلم أو نبي بهر ناويش لبو صنم بي لبو مسلمان بي لبو پیغمبرێک بی شتێک کوژراوە ناوی کەسێکی لێ ناکەواتەوە خواردن کەسی لەبی ئیزە کابرا بری وڵای کاکە مەبەستمەوە ناخوا چ دەخوا لەفزەکەی تو دەخوا ئەم عیلاقەم لێ نییە تو نییە ئەتیبار نییە شتەکەی تو شتێکی چییە شرکە ئەتو ذەبیحەکەت کردیە لە بۆ چێ قوربانیەکەت کردیە لە بۆ غێری خوای بغێری اسمی خوای پەروەردگار
لەو کاتێ ئەخوانش بە هیچ شێوەیەک ناخڕێ وما أهل لغير الله به هەر شتێک لە بۆ گەورەکردن و تعظیمی شتێشتر بکوژرێتەوە ئەو ناخڕێ. الشرط المتعلق بالمذبوح أو قد ما خديتي خدي وكسي ككشنا وكسيا دكا باش أو كيف مذبوحة كويا بيستا أو حيواني دكشريتو دبي كاتيك دكشريتو حياته جياني تدابي أو يك في حياة مستقرة حياتي تدابي جياني تدابي كاتيك دكشريتو هروها كاتيك دكشريتو من الحلقوم والمريء لدوشێنە لە بۆڕی خواردن و بۆڕی هەناسەی ببردرێ ئەوە چێن دەرە ئەوە دەبحەکەیتی ئەوە واجبە ینی ئێستاکە ئەوە شەرتە دەبی بەو شێوە بۆڕی چێ بۆڕی هەناسەی بە تەواوی دەبێ ببردرێ بۆڕی خواردنیشی بە تەواوی ببردرێ ئەدی دوو دەمارە خوێنبەرەکان ئەوە سنەت لە پاش لە سنەتەکانی کوشتنەوە باز دەکەدرێ ئەوە سنەت الإسراع بالقطع دەبی کاتێک ئەو حیوانە دەکوژرێتەوە دەبی خێرابی ئەبینی کە قەسابەکان لێ دەکەن ڕاستەخۆ سەریع یەک جار سەقۆکەی تیژ دەکەن یەک جار یعنی ئەوانە هەموو بابەتەکە شەرت کەواتە یەکەمیان دەبی ژیانی تێدابی دووەمیان دەبی گەروی ببڕی هەروە ئەوەی خواردنی تێدا دەڕوە هەروەوەکەی بۆڕی هەناسەکەشی دیە دەبی ببڕی چۆن دەزانین ئەو حیوانە ژیانی تێدایە کە بریتیا حیوانەکە خۆ دەجوولێنی و چای خۆی دەکاتەوە کاتەوە ژیانی تێداوەکە کاتێک چین حیوانەکە هیچ جوولەی تێدا نەبوو چاوی ناوجلەوە کاتە ئەو حیوانە حسابی چی لۆ دەکەین مردی بشی کوژیۆ ئەو کوژنەوە هیچ کاریگەری لەچیە کاریگەری لەسەر نییە. بەکارهێنانی ئەو ئامرازەی کە پێی دەکوژینەوە دەبیتن ئالەتەکە ئەو جۆرە ئالەبی کە بریندار دەکا کە خوێنی لە جەستەی ئەو گیان لە بەرەدێ کە ئاسم بی یان شتێکی تیژ بی کە بتە هۆی ئەوەی خوێن لەو حیوانە بێتە دەرێ خوێن لەو حیوانە چیە بێتە دەرێ دەرێ پەڕەچیان ئاودی ویجەیەکی بووە هەروەها ناکرێ ئەو شتەی پێشی دەکوژینەوە لە چپێ کاربی لە نینۆک یان لە ددان یان لە ئێسک چونکە گیان لەبەر بۆ شتان نای بکشێتەوە حەدیسی لەسەرەوە کە ڕەواه الشەیخان کە ئەو دوو حەدیسە کە مەسەلەی ددان اینجا هەر ددانەکە هەر ددانی شەیبی ئێفیلیش بی نابی مەسەلەی ئەو شتانێ دروستکەین هەروانی نۆچیش نابیشتی دروستکەین بە هەموو شێوەیەک نابی هیچ ئێسکێکیش نابی بیکەی ئەو شتانی لێ دروست بکەین. دێنە سەر هەندە ملاحەزە یەکەم ئەگەر بێت و شتێکمان کوشتەوە چی لە ناو جەنینی هەبوو فەرخی لە ناو جدا بوو دەرێ کاکە کوشتنەوەی داکەکە بە هەمان شێوە حکمی کوشتنەوەی چیە فەرخەکەیتی کە لە ناو جدایکی کوشمانەوە لە دوایە کەورمان کردیتمان چ بوو بێچوی لە ناو ژیدایە بێچوەکەش حسابی چی لۆ دەکەین تەذکیەة الجەنینی بذەکات ئومیه کە داچی کوژرایەوە ئەوش هەمان حکمی دایشی وەردەگری بەڵام ئەگەر بێت و لە کاتی کوشتنەوەی دەرچوو ئیما ئین خەرەجە حەیەن لە کاتی کوشتنەوەی دەرچوو ڕاستەخۆ لەگە دەرچوونەکەی چییە نییە بێچوەکە لە دایک بوو بە زیندیتی کاتە زیندیەکەی دەبی بیکوژنەوە ئەگە بە مردیش لە دایک بوو حسابی چی لۆ دەکەین حسابی مردی لۆ دەکەین کوشتنەوەکە تەواو نەبووە کوشتنەوەکە دەبی تەواوبی باشە باش ئەگەر بێت و هاتین کاکە مڕێکمان بە زەندی لاقەچ لێ کردەوە لاقمان لێ کردگوڵمان کاکە یان هاتن پشتەکەی حیواناتی بابرین بابرین حشتری بڕیمانەوە یان دونجی مەڕیمان لێ کردەوە حکومەکەی چییە حکومەکەی حسابی چی لۆ دەکەین حسابی مردی لۆ دەکەین المقطوع من الحي ميت هەر شتێک پارچەیەک لە زیندی بکەوە حکومەکەی چییە حکمی مردی یعنی کەواتە حرامە ئینسانەکە چی لێ بکە بیخوا ما قطع من الحيوان حال حياته فإن له حكم ميتته
ذلك الحيوان إلا چه كبريتي بريتي أو شتاني كي استفادة ليدكي وكو موكي جدا خوريكي جدا أو بابتان دكري ليبكي أو استفادة سيا ليبكي أو هيك شيء تدانيا هذه قربته فما قطع من السمك حال حياته هاتين استاد نوع ماسيك هي كبارتس توين ليبكي وهذا جي پارچەک ماڵێ کردو هیچ نییە کێشەی تێدان چکۆ بە مردی دیش چییە ماسی بە مردی دیش حەلالە کەواتە پارچێک لێ کردو حکمی مردەکەی ماسی چییە هەر حەلالە کێشەی تێدانە بەڵام شتی تر بە هەموو شێوەیەک چێ دروست نییە ئەدی ما قطع من ئینسانی حال حياته فهو طاهر ئەوکەی لە ئینسان دەکرێتەوە بەخۆ گوتمان ئینسان خۆ ناخورێ بەڵام لە ڕووی طەهارەت طاهرە کەواتە گەر بێ جسمەکەی بە زندیتی و بە مردیتی هەما حکمی چی هەیە طهارة هي طهارة الإنسان حال موته هر شتێک لە حیواناتی لێ بکرێ و ما قطع من حي فهو ميت وەکو قاعدەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێن ما قطع من حي فهو ميت هەر شتێک لە زندی بکرێتەوە حکمەکەی چییە مەیتە ئەوەکەی باعتیباری بە مەیتی چییە حرامە هەر مەیتە ناخۆینەوەکەی بە مەیتی حەلالە پارچەکەشی چییە هەر حەلال دەبی کێشەی تێدا نیە باش هەندێک استثنامان هەیە ما يستثنى من ذلك کە سوفەکە لە گەرموو مووی بزنۆشتان ئەوبار کە مووی حشترە ئەوبار مووی حشتری پێدەوترێ ئەوانە حکمیان چییە ئەن يكون من الحيوان مأكول اللحم شرعا ئەو جۆرە موشتانە دەبی لەو حیواناتانە بی کە دەخورێ گۆشتەکەی دەخورێ أن تقص منه حال حياتي أو بعد ذبحه ذبحا شرعيا دەکرێ ئیسفادەشی لێ بکەی لە پاشێ لە کاتی ژیانیشدا لە کاتی کوشتنەوەشیدا بەکاری بینی کێشەی تێدانە ولا تنفصل من الحيوان الحي على العضو انفصل منه هەروە کاتێکی لێ دەکەینەوە بە چی لەگەر ئەندامێک لێ نەکەینەوە کە ئەندامەکانمان لێ کرد حکمی چی وەردەگری حکمی مردی وەردەگری حکمی مردی وەرگری کەواتە پیس دەبی ئاگادارە پێست جودایە لەگەر مووی گوتمان موو پیس دەبی بە چ مووەکەی چی لێ بەڵام پیستەکەی ئی هەموو حیواناتێک ئەگەر بێت و چمان لێ کرد دەبغمان کرد خاوێن دەبی تەنها کەلب و خنزیر نەبی تەنها چێ كلب وخنزير بەڵام لە سەلەی موو الميت غير آدم فهو نجس مووی غێری ئادەمی هەمووی نەجسە هەمووی چییە حکمەکەی چییە حکمەکەی نەجسە مووشت ئەگەر بێت و بەو شێوەی باسمان کرد ثالثا خواردنی گۆشتی مردی بە هەموو شێوەیەک کە حرامە و ئەوەش حالەتەکی دیە كخواي پروردگار حرامي كدي حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل لغير الله به والمنخنقة والموقوذة والمتردية والنطيحة وما أكل السبع إلا ما ذكيتم وما ذبح على النصب أو أنا ويستثنى أو أنا ميتة والدم أو هم حرامة ويستثنى دو استثناء من هي كاستثناءك لا خوين كبريتي لتيوتي كبدو باشا زەرگوچی زەرگوچی ئەی بە کوردی چییە زەرێک فاتە ڕەشە ئەو دوانە هۆدووچیان هەر چەندە خوێنیشیان تێدایە کە کاتێک دەی برژێنی خوێنیش تێدا خوێنەکەی چییە حرام نییە چونکە ئەوکەی خی پەروەردگار حرامی کردی ئەو خوێنەیە کاتێک لە کوشتنەوە چییە دەردەچی لەبەری دەچی ئەوەکەی لە ناو جەستەی دەبینێتەوە چییە ئەوکەی لە ناو گۆشت دەمینێتەوە هەی یەسیرە هیچ حسابێ بەڵام ئەوکەی لە ناو زەرگ و فاتە ڕەشی دەمینێتەوە زۆرە ئەوەش چیە دروستە و ئیسیسنایە لە خوێنەکەی لە بۆ مردیشدا هەموو مردیەک حرامە بەس ئەو مردیانەی لە ناو چێندەر کە وەکو ماسیە لەگەر سێ لەگەر کلۆ کە حکمەکەی بەو شێوەیە قیاسیش لەسەر ئەو بابەتانە ناکری بۆ نمونە بریکا کە کلۆ حەلالە وەڵام کلۆ حەشەراتە کەواتە هەموو حەشەراتێک چییە حکمەکەی حکمی چییە حکمی کلۆیە دەنی کاک هەر شتێک وەکو کلۆی بوو دوو لاقی هەبوو دەفڕی
چیە ئەو کلوێ چییە ئەو کلوێ دەتوانی بە مردیتی و بە زندیتی دەکرێت بیخۆین بەڵام کەسێک ناخوا بێزی لێ دەبتەوە کێشەی تێدانی چونکە دووشتمانێ بێز لێبوونەوە لەگەر حەلال و حەرامی شتەچی دیە ئاخیر شت هەندێک سنەتی کە لە ذەبحدا تێکەمیان ناوی خوای پەروەردگار الذبح بسم الله لە هەندێک کەس بۆ من مەذهبی ئەبوو حەنیفە ئەنێ هەندێک مەذهبی فكلوا مما ذكر اسم الله عليه هەیە بە وازبی دادەنێ دەبی ناوی خوای پەروەردگاری لێبینی بەڵام لە فقهی ئیمامی شافعی سنەتە هەروەها ئەو دوو دەمارەی لەولایە کە سنەتە ببڕدرێ بەڵام لە هەندێک مەذهبی تردا بە وازبە دەبی ئەو دوانەش ببڕدرێ کاتە لەبە ئەوی زۆر جاروێ ئیشکالیت لەو بابەتی حەلال و حەرام باشترین شتە تو بە تونترین مەذهبی ئیش بکەیت احتیاتی کاملت هەبی کاتێک کە حیوانێک دەکوژیەوە بریتی لەوەی کە بۆڕی هەناسە بۆڕی خواردن لەگەر ئەو دوو دەمارەیتی ئەولا کە خوێنی دەباتە چێن دەباتە سەری ئەوە دەبتە هۆی ئەوەی چییە کە هیچ کێشەیەش تێدا نابینی دەبی قورگەکەش بۆڕی هەوای تەوا ببڕی بۆڕی خوانیش تەوا ببڕی دەمارەکانیش چییە دەمارەکانیشتە ئەگەر بێت و بڕبڕی پشتە بە بڕبڕی پشت دەمینێتەوە زۆر دەبینی سەرەکەی بە تاوی لێ ناکرێەوە سەرەکە بە تاوی چونکە تەنیا بڕبڕی پشتەکەی دەمینێ بە بڕبڕی پشتەکە سەرەکە ڕاوە دەست بەڵام ئەوکەی ئەو منتیقەی دەبی کامل چییە کامل ببڕدرێ هەروەها پێویستە سنەتە کە ئەو چەقۆی بەکاری دەینی ئەگەر بێت و ببتە هۆی تاخیربوون وازبە تیژی بکەیت بەڵام لە تیژی تیشتر لە تیژی تیشتر کە سنەتە بەڵام ئەتوبێ چەقۆکی کۆربینی وڵا کاکە مدداری بکەی لەو کاتی پێویستە چییە وازبە چی لێ بکەیت چەقۆکەی چی لێ بکەیت تیژ بکەیت بەڵام ئەو تیژیە باز دەکەی ینی گۆتمان کە پێویستە بە سەریعی چی لێ بکەیت سەری ببڕی کەواتە دەبی ئامێری بەکاردێنی سەریع سەری بڕی کەواتە تیژبی بەڵام لەو تیژەی زیاتر ئەوە سنەتە ئەو بابەتە چییە سنەتە هەروەها کاتێک چیش دایدەنەی لەسەر جیهەی چێن دەریدادنەی لەسەر سەپی دادەنەی هەروەها پێی ڕاستیشی چییە تەنا زۆر جاروێت تەمەشا دەکەیە بەزەبت ئەو ماشەڵڵا و قەسابانە هەندێکیان زۆر جوان تەطبیق دەکەن بەخۆش نازانی لە چێندەری وەریگرتیە بە عەمەلی لەسەر لای ڕاستیان دادنێن دەبینم پێی ڕاستیش چییە بەرەلا دەکا پێی سەپی دەگری پێی ڕاستەکە لۆ هەتا حەڕەکەی بکە ئەو حەڕەکەی دەبتە هۆی چ خوێنەکەی فرێتە نابێت و بیبەستیەوە دەبی چی لێ بکەیت دەبی پێیەکی ڕاستە زاروی ئەو پێی لە کابرای دەبی کابرا لێ دوورکەوتەوە نای بەرامبەر ئەو پێی ڕاستەکە بمینێت چونکە زاروی لێ هەرکان شوتێکی دادەوی شوتێکی زۆر بە قوتیش دادێ کابرا لێ لەوانەیە زایعی بکە استقبال القبلة عند الذبح کە ڕووی لە شوێن دەربی لە قیبلەی بی کە ئەوەش کە زۆر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە کەسەکە چی لێ بکە کەسەکە جێبەجێ بکە ئەوە باسی ذەبح بوو دێنە سەر کە باسی عەقیقەمان کرد کە پێشەنجی ڕاستەوە خۆی ئێستا دەچنە چێن دەر استقبال القبلة قلت ده أقل لي نبو قلت ما سنته دين سار حكمي اللباس والزينة استا باسي خارنوش ماكر دين سار جلو برك كات إسلام ديني چي شمولية باسي كشنو دكا باسي باكو خاين دكا في ضمني باسي پۆشاک و جل و ئەو بابەتان دەکەم ئایا لیباس لەبەرکردن یان زینە خۆ جوانکردن و بازن لەبەرکردن و خەناوکە لەبەرکردن و ئەو بابەتانە هەمووی دەگرتووە فی البەدەنی ئەو الثیابی ئەو المەکانی یان ئەو شوێنەی بڕازێنیەوە چ لێ بکەی و چ لێ نەکەی و زوغڕفەی لۆ بکەی حکومەکەی چییە ئەسڵەکەی ئەو شتانە هەمووی چییە حلالة أصل وشتاتية هم حلالة إلا ما ورد النص في تحريمه بويا وذلك عملا بعموم قول الله تبارك وتعالى هو الذي خلق لكم ما في الأرض جميعا أو كي إخوان فرودقار لبو إنساني دروس كريل اللوزوي همو إنسان لبو يداني إسفادة ليبك إذا كوي بكاديني كوي بكاني بشي بكايديني كوات هل استمينتوا لمطلقي إباحية حلال دمينيته
إلا لو سنوري كشرع لبوي ديار ذاك النابي أو شتي بوي وكاربين بون من أخوات بردان تري دايت إنساني تري دايت لو خوي بكاتا شربات بكاتا دوشا وبيكوشي بلام داينا نابوغاني بكو بيتس ليبكا خوي بيسا خوشكا هذا بيني شنداش اللي بودانا بلام أوشتا حرام لباسيش خوي بردان هو الذي خلق لكم ما في الأرض جميعا وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها وآتاكم من كل ما سألتموه أو شتاني كا استال بردستي إنسانا همو إنسان داوي كردي وخواي پرگا بيدا كواتا وشتي لبردست توين بكيف خود بكاري بيني إلا ما ورد النص في تحريمه ونيا وإن تعدوا نعمة الله لا تحصوها قل من حرم زينة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق قل هي للذين آمنوا في الحياة الدنيا خالصة يوم القيامة كذلك نفصل الآيات لقوم يعلمون باس الزيني قل من حرمها شيء أويا خوي هند بيميه موهين خوي في جوري دي كشد لسر خلق حرام دكا زينة الله التي أخرج لعباده زوان يكاني أو زاوية خوي برجع ديني لبو إنسان كي استفادة لك كاتيك دبيني تلفزيون دروز ذكري كسر والله كاك تلفزيون بكارينان عفكياني كتو كاكا أو علماني بيش عندك راديو هاتيا راديو دروز دي حلال حرام كاكا دستا شي لسراتو كمبيوتر دي استاكو نما لبرو تساو كراو بو تو خلاص دارشكا ناي كسك بي بكاتو لشتيشي نوي كاكاتيك دروز دي بري والله كاكا وش حلال اصل اشتكان هموسيا حلال تو خلاص بكاري بينا كاكا بكاري بين لو سنوريك اخوات بردقار ريقي بيداي كواتا زينة حموي سيا حلالة إلا لو سنون البيك أخوات برقع حرامي كريم يا بني آدم قد أنزلنا عليكم لباس يواري سوآتكم وريشا ولباس التقوى ذلك خير ذلك من آيات الله لعلهم يذكرون باش أو وكو قاعدة عام كواتا هموشتك لبو مروف سيا لجلو برقو لخوزوان كردنو خورازان نوا دروستا باشا إلا أوي شرع دا حرامي كريا إسنا كانسيا تحريم الذهب والفضة في غير البيع والشراء ونحوها كم بكاري هناني زيرو زيودا لبو خود نازاري بكاري هناني لبو تسي في غير البيع والشراء يعني كواتا زيرو زيو لبو تيا لبو بيع وشراء لبو أوي بتسبكان لا يجوز استعمال الذهب والفضة في أي نوع من أنواع الاستعمال ما عدا البيع والشراء نابي لبو هيش تيك بكانو قابو قاساغ وزينة وبابتانا دارو ديواني بين نخش كي حموي لإسلام داتيا حموي لإسلام دا حرام لبو بيا ولبو جني يعني بونو من بري والله كاكا جنك جائزة ولا زيري هذه جائزة بس نابي زير پرداغ زيري شي هذه زيرة كسبي پرداغي بكاري بيني بكاري نيني بكاري بيني يان مسألة زيو أنا حموسيا وأدلة هذا التحريم كثيرة في صحاح السنة وزور من شرب في إناء من ذهب وفضة فإنما يجرجر في بطنه نار جهنم أو حديثي كتهديد شيء زوري كده كوكو أويه كسكن لنا وجيتيا أغري جهنمي بيوبسي أو كواتا إنسانك نابي استعمالي بك بهيش شوي لا تشرب ككاتك نابي بكاري بي نابي هشي بيو إنسانه نابي هيبي باش لو أنا بري أقربيتو پرداغي فافون مان هبو پارچە لێ بۆ ئێستاکە کابر پرداغی دەگۆڕی مشکلە نیە پێشان پەرداغ و گلاس وانە زۆر قرس بووە هەتا دروستیان کردیەوە تا خەڵک یعنی قاپ و قاچاق زۆر ئەستەم بۆ بەدەستکەی وەکو ئێستاکە نیە مار هەیە بەقەدەر یەک ئومەتی قاپ و قاچاقی هەیە حەدێکی دەکری بە سەیەکدا دەدەوە دەزانی کاکەم یعنی قاپ و قاچاقسی ئۆن دەهەبی لۆ خۆت لۆ میوانە کامتەوە هەندە گۆڕانکاریە چێ دەکرێت بەڵام ئەگەر بێت و قاپ و قاچاقی پێشەم پینیان دەکردو پینەکردنەوە اینجا پینەکردنەوە بە زێر دروست نییە منتهیە کەم بی زۆر بی ئەو لە مەزەی ئیمام شافعی مەسەلەی زێر منتهیە بە هیچ شێوەیەک نابی پینەکردن چی بە زێر ڕوودا ئەدی پینەکردن بە زیو پینەکردنی شتومەک دەرێ پینەکردنی بە زیو ئەگەر بێت و ڕێژەکەی کەم بوو ئەوە دروستە ئەگەر ڕێژەکەی زۆریش بوو بە هیچ شێوەیەک چیە
دروست نییە. ئەوەش لە سوبەرگیرەیە وەکو دیارە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەرداغێکی هەبوو ئەنەسی کوڕی مالک دەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیدە خواردو بەڵام پینەکە بە چ بووە؟ بە زێر نەبوو ئاگادارم بە چی بووە؟ بە زیو بووە. حکمە چی دی؟ ئایا زۆر جار هەیە دەڵێن کاکە ئەو پەرداغە چییە؟ ئاوزێڕە وانە دیتمان دەرێنەوە کاکە هەر چادۆرەکەی چییە؟ بە زێری نەخشێنرایە. ئەگەر خودی شتەکەمان تاواندەوە زێری لێ دەرچوو حرامە، زیوی لێ دەرچوو حرام. ئەگەر تاوانمان و هیچی لێ دەرنەچوو تەنها بریتە نەخشەشی بەسیتیان کردێ هیچی لێ دەرنەچوو کاتەوە دەرین کاکە حکومەکەی چییە؟ تەنها بریتە ئاو زێریان کردێن نەک زێری تێدایە. ئاو زێر لەگەر بە زێر چییە؟ بە زێر نەخشاندن جودایە. يعني بۆ قاعدەیەشی جوانە إذا كان قليلا بحيث إذا عرض على النار لم يتحصل منه شيء حل. ئەگەر بێت و هات شتەکانمان لەناو ئاگری دانا دوای جودامان کردو هیچ لە بۆ بە دیارمانەکە زێڕەکە هیچ نەبوو هیچ هەر هیچ بە دیار نەکرد ئەوە دەرێن کاکە حەلالە زێری تێدا نیە. بەڵام ئەگەر بێت و شتەکە تاواندراوە دەرێن کاکە ئەو شتە چیە؟ حرامە. اینجا زێربی یان زیوی چونکە لە بۆ جوانی کەم و زۆر وەکو یەکە. ئەوەکەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکارهێنا لە بۆ جوانی نەبووە لە بۆ چ بووە؟ لە بۆ حاجەت و زەڕوری بووە. پەرداغەکە هەتا چی؟ ئیضاعة المال حرامە. هاتێ پێیان چا کردیتەوە پێیان چا کردەوە لەو کاتی چیە؟ حکمەکەی بەو شێوێ. ئەدی قاپ و قاچاغ لە بابەتی تر زێر و زیو هەمووی دروستە. لە مەرجانی دەرێ لە ئەلماسی دەرێ ئاو تێ خواردنەوەی دەرێ هیچ نەسی لەسەر نییە. کە شتێکی نەسی لەسەر نەبوو ئەمە ناتوانین بری وەڵای کاکە لەبەر ئەوەیش هەمان سعری زێر و زیوی هەیە لەبەر ئەوەی پێغەمبەر صلی الله حرامی کردێ بەرەوە سعرەکەی زۆر بوو ئەو بابەتانەوە ناگیرێت لە شەرعدا. ئەوە کانی تر هەموو چییە؟ دروستە و کێشەی تێدا نیە. دێتەوە سەر حکمێکی تر خۆ جوانکردن بە زێر و زیو لەلایەن چێ؟ لەلایەن پیا و گوتمان لە بۆ بەکارهێنان دروست نییە. خواردن و خواردنەوە ئەو بابەتانە ئالەتی پێ دروستکەی دروست نییە. ئیسtisنا لە بۆ ئەوی لە بۆ خودی ئینسانەکە لەبەری بکە. زێر و زیو لە بۆ ئافرەت چییە؟ حەلالە وانە هیچ کێشەی تێدا نیە. ئیسناکە لە بۆ چییە؟ زەکاتی خۆ جوانکردن با بڵێن زێری خۆ جوانکردنی ئافرەتان دەتوانانی زێری لەبەر بکە و هەروە دەتوانین زیویش لەبەر بکە و بەڵام زێر لە بۆ پیاوان چییە؟ لە بۆ پیاوان ناوی بەڵام زیو دەکرێت پیاوچی لێ بکە پیاو بەکاری بینی عەلقەکەی چێ لە زیوی کەواتە لەبەرکردنەکە جودایە لەگەر ئەوەی کە ئەتوبێ ئیستیعمالی بکەیت لە بۆ خواردن و قاپ و قاچاغ و زینەی غێری زینەی خۆت لەو کاتەی دروست نییە. بەڵام ئەگەر بێت لە بۆ خۆت بەکارینە ئەوە لەو کاتەی کە دروستە و کێشەی تێدا نیە. حالەتی ضەڕوڕە بەکارهێنانی قاپ و قاچاغی زێر و زیو لە کاتی زەڕورەتدا حالەتی زەڕورەت دروستە و کێشەی تێدا نیە. باشە ئەوەش حکومەکەی لە چ وەردەگیرێ؟ حکمی لەو کەسێ وەردەگیرێ کە کەپوەکەی بریندار بووە ینی بۆ لەو کاتەی کەپوەکەی بۆ گەنی بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ دەرێ فأمرني رسول الله صلى الله عليه وسلم أن أتخذ أنفا من ذهب. داوای لێکردم کە بچی کەپوەکە لە بە چ وەرگری؟ بە زێر وەرگری. هەندێک بابەتی ئیستیسنای جودایە ینی هەتا لە مەسەلەی ئێستاکەش لە هەندێک بابەتی حالەتی کە شت ڕوودەدا و جوانکاری ئەو بابەتانە یان سووتان ڕوودەدا ئەو بابەتانە هەمووی حکومەکی جودایە لەگەر کەسێکی ئاسایی بچی خۆی تەزمیل کاتەوە هیچ عیبی نییە هیچی لێ نەهاتیە کە کەسێک حادیسەیەکی لێ ڕوودەدا پێویستە ئەو ئینسانە حالەتی زەڕوریە پێویستە تو چی لێ بکەی؟ ئیستناعاتی لێ بکەی نەکبری وەڵا کاکە حکومەکە وەکو کابرا کەپویشکە کەپوی خوارە درێکا کەپۆکەم چ لێ بکەم بری وەڵا کاکە نابی چایکەوتە پێ بریکە کە چایکەوە ئەوە تعدیل کردنە بریتی لەوەی کە تو نخۆشی ڤایرۆسەکە دەست لە ناو دەستنی شەت و خوار دەبێ و ئینسانە ئایا خۆی چا ناکاتەوە کەپۆکەشی کە خوار بووە کە پێویستە لەو کاتی ئیسنا کەپۆکەی بە شتێ خوار بووە کە شتێکی بەساتی لەو کاتەی ئەو بابەتە حکومەکەی جودایە. لیباس الحەریر بە هەمان شێوە کە لە بۆ پیاوان چییە کە دروست نییە هەمان حکمی چییە؟ چۆن زێر حرامە بە هەمان شێوە حەریر حەریری صاف
کە سات یان زۆرینەی حەریر بوو لەو کاتەی دروست نییە. حرم لباس الحرير والذهب على ذكور أمتي وأحل لإناثهم لبو ئافرەتەکانیش دروستە و کێشەی تێدا نییە. بەڵام لە کاتی ضرورەتدا ئینسانی پیاویش دەتوانی سلێ بکە حەریری بەکاربینی. بۆ نمونە هیچ شتێکی لەکرد نەبوو بەس حەریر بوو بۆ ئەوی خۆی پێدا بۆشی کەواتە پێویستە ستر العورەتە واجبە. بەکارهێنانی حەریریش چیە؟ حرامە. واجبەکە ئەولاترە لەو کاتەی چیات و خۆی پێدا بۆشی لەو کاتەی کە پێویستە عورەتی خۆی ئینسانەکە پێدا یان هۆکارێکی لە هۆکارەکان کە دکتۆر دەریکاکە ئەو شتەی پێویستە. بۆ نمونە حەریر کە شتێکی نەرمە کە خوڕشتی تێدا نیە وەکو دیارە کە لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف و کوڕی زوبێری کوڕی عەوام کە تووشی نخۆشیەک بوونە بۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی چ لەبیر بکەن کە پۆشاکێکی لە حەریر لەبەر بکەن چونکە لەگەر جسمی چیە خوڕشتی ناداتە جسمی ئەو کاتەی کە ئازاریان نادات ئەو کاتی دروست و کێشەی تێدا نیە. لێرە باسی چەند حکمێکی دەکا. حکمەکان باسی ئەوەی دەکا ئایا ڕێژە ئەگەر ڕێژەی حەریرەکە کەمتر بوو لە ڕێژەی شتەکانی تر ئەوە هەرچەندە حەریریش تێدابی دروستە. ئەوەکەی کە حرامە حەریری چییە؟ حەریری سافە یان زۆرینەکە چییە؟ زۆرینەی حەریر بوو لەو کاتەی چییە؟ حکمەکەی دروست نییە. حکمەشی تر لە لاپەڕە 103 باسی چ دەکا؟ باسی ڕەشکردنەوەی سەر و سونێڵ و ئەو بابەتانە دەکا کە ئایا لە مەزهەبی شافعی کە دروست نییە کە ئینسان ڕێن و پرچ و ئەو بابەتانی ڕەش کاتەوە بە خەنەیەکی چ؟ بە خەنەی ڕەش. اینجا هەر ڕەنگەشی بی قاوەیی بی سۆربی ئەوە سنەتە. بەڵام وەجتەنیبوا السەواد ئیندا وەجتەنیبوا السەواد قسەی زۆر لەسەرە. بەڵام غەیڕ هذا بشەیء وەجتەنیبوا السەواد ئەو شتە بگۆڕە ئەو سپیاتەی بگۆڕە بەڵام دوور بکەوە لە چ؟ لە ڕەش. بەڵام ئەوە اختلافێکی زۆری تێدا بەڵام مەزهەبی شافعی ئەوەیە ڕەشکردنەوە نییە. بۆ دەبینی ئەو عولەمانەی کە لەسەر مەزهەبی شافعی لە دەبینی هەموویان پیر بوونە بەس ئەوەکەی لەسەر مەزهەبی ئیمام ئەبوحەنیفە ئیمام ئەحمەدی یەکیان پیر نابن لەو پیر نابن کابرا تەمەنیش 1 ساڵە ڕدەینی هەر ڕەشە پرسیان ڕەشە هەیە کاکە من و 50 سالم چم لێ هاتی ڕەش دەکاتەوە. ئەوەکە لەسەر مەزهەبی ئیمام ئەحمەد چونکە مەزهەبی ئیمام ئەحمەد سنەت ڕەشکەیەوە لە کنای لایمان سنەتە. ڕەشکردنەوە چییە؟ هەر سنەتە. لەلای هەندێکیان نەهی ڕەشکەیەوە لەلای ئیمامی شافعی حرامە. کەواتە اختلاف تێدایە. ئینجا لەلای مەزهەبی شافعی لێرە حکمی ژن و پیاوچیەکە. لەلای مەزهەبی ترمان هێدرێکاکە لە بۆ پیاوان ڕەشکردنەوە دروست نییە بەڵام لە بۆ ئافرەت چییە؟ دروستە. ئینجا تۆ بەپێی ئەو کەسە ئەمە لەسەر مەزهەبی شافعی تەواو لەسەر مەزهەبی شافعی. بەڵام هەندێک کەس هەیە تەماشایەکی زگت پێدەستێ ئافرەتەکە بە تەمەنی 30 ساڵە پرچی هەموو ڕەش بووە هەموو سپی بووە وەڵایەوە ئافرەتە گەنجە ئەنی لەو حالەتەی لە بۆ پیاوەکەی خۆشیتی لە بۆ پیاوەکەی خۆی ئەوە لەو کاتە دەرینکاکە بە مەزهەبێکی دی بە ڕوخسەی مەزهەبی تر دەرینکاکە وەردەبین کا بە پرچی خۆی ڕەشکاتەوە. بەڵام کابرا دەیەوێت فێر لە خەڵکی بکە ئەوە دەرینکاکە وڵای کاکە تو چ بکە لە بۆ تو حەرامە. کات بدا دەستە جیهادی وڵای ئەگەر بچینە جیهادی دەرینکاکە هەموو سەری خۆتان سلێ بکەنەوە هەموو سەری خۆتان ڕەشکەن هەتا دوژمنەکە لێتان بترسێ کاکە ئەوانە ئێستاکە دێن لە بۆمە هەموو چنە هەموو گەنجە. بەڵاگەری هەموو سەریان سپی وڵای دەریکاکەەوە سەر سپیان ئێستاکە لە وەختی خۆ زەو بابەتە قسەی زۆر هەڵدەگری. تحریم مواصلة الشعر هەروەها بەستنەوەی پرس بە پرس. ئافرەت ئەو بابەتە زۆر بەکاردێنی حرامە پرس درێژگرتن بە پرچی بەشەر یان بە پرچی حیوانات بەڵام بە پرچی سناعی هیچ کێشەی تێدا نیە. مەفهومە؟ بەڵام دەبی ئەو کەسەی کە لە مەزهەبی شافعی باز دەکەین لە مەزهەبی شافعی ئەگەر بێت و کەسێک پرچی خۆی درێژ کرد ینی وەصل دەکا وەصلی پرس بە پرس دروست نییە. چ پرسەکە ئینسانی بی چی حیوانی بی چ بە زندی بیتی بی چ بە مردیتی بی نابی چونکەوە حەدیسەکە ڕوون و ئاشکرا. بەڵام ئەگەر بێت و غێری ئینسان بی وەکو ئێستاکە دەبینین شتی طبیعی دروست دەکەن نە باروکە جودا حکمی باروکە جودا ئەوە بریتە لەوەی کەسەکە پرچی خۆی هەیە بەڵام لەگە پرچەکان چ لێ دەدا قەیم دەکات درێژتر دەکات. ئەگەر بێت و غێری بابرین پرچی حیوانات و پرچی ئینسانی بی ئەوە دروستە بەڵام بەو مەرجەی
ئەو ئافرەتە مێرداربی مەفهومە یعنی لە بۆ ئافرەتێکی بێمێر دروست نییە پرسی خۆ درێژکە پرس خۆ لە درێژ دەکات دەستە دەری بەچێ پیشانەدا ئەوەکەی دی یعنی چێ لە بۆ پیاوەکەی خۆیتی بۆیدا أما الشعر الطاهر من غير الآدمي فإن لم يكن لها زوج فهو حرام أو لبابتي صوت ساردة أو أنا مذهب الإمام الشافعي بهم تحمير الوجه خو جوان كردو سور سوبيا أو بابتانا باشا هروها نينوكو بابتنا ئەگەر بێت و پیاو ڕێی پێدا کە ژن لە بۆی بکە کە گوتماوە هەموو لە چێن دەرە لە ماری خۆیتی وانە لە ماری خۆی چون کاتوو کە کاتێک خی پەرودگار دەفەرمێ خۆتان دابۆشن زینەتەکە کە زینەتی خۆی داپۆشی ئافرە بەڵام بە پێچوان ئێستا ئافرەت چ لێ دەکا زینەتی خۆی چ لێ دەکا دەردێخی و حرامە زینە دەرهێ خستن چییە حرامە بە هەموو شێوەیەکدا حرامە ئافرەت خۆ جوانکردن لە بۆ پیاوی سۆر و سوپیا و لە خۆدان وەڵەو مەسرەفەکی زۆرە خی گەوران و ئافرەتێک لەوەی بە دوور بکە و چ کابرێن گوتی سۆر و سوپیای ئافرەتی مسلمان بریتی دەستنوێژ و ئەو بابەتانەی بەڵام پیاو هەیە حەزی لێیە ئەوە دروستە هیچ کێشەی تێدا نیە ئەگەر بێت و پیاوەکە ئیزنیدا ئەگەر بێت و پیاوەکە ئیزنی نەدا لە بۆی نیە بری وڵای کاکەم لۆ خۆم دەکەم لۆ خۆت نییە لۆ خۆت یعنی چی دەبی لۆ پیاوەکەت بێ لە مەزهی ئیمام شافعی أما وصل الشعر بخيوط من الحرير ونحوه مما لا يشبه شعر فجائز وليس منهيا عنه لأنه ليس له حكم الوصل إنما هو مجرد الزينة شتێک بەستنەوە بە پرچی خۆت زۆر زارێ منداڵ هەیە ئێستا کە دەبینی شتێکی بە پرچی خۆ دێن ڕەنگا و ڕەنگە دروستەوە ئەلە بۆ مندار هەچێشەی تێدانی مندارەکە گەربێت و بالەغ نەبی ئەگە ژنەکەش لە ماری خۆی بەکارهێنا لە بۆ خۆی جاحێریش ببی گوتمان چێ هیچ کێشەی تێدانە دلیل تحريم الوصيل لعن الله الواصلة والمستوصلة أو دليل كمان أويا والوشم والنمص والتفليج بهمان شيوا هموي أو بابتانتيا كبريتيا خوكتان كردن يا مودرهينانو يان بريتي لو فراغ درسكن لبيني أو ددانان هيز عيبين يكابرا درسي دكا أو همو لعن الله الواشمات والمستوشمات والمتنمصات والمتفلجات لحسن المغيرات خلق الله حتى آخر وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه أنا همو دستته لعن الله الواصلة والمستوصلة والواشمة والمستوشمة همو أم أحاديثانا ديگرتو ك بهي شويك أوشتانا نابي إنسان بيكو خويسيا خويلي بباريزي ويستثنى من تحريم النمص أو قرينجا لبو برهناني مو لا أفرد أفرد أقر بيتو ما نبت في وجه المرأة هندي شوين في غمر صلى الله عليه وسلم حرامي كريا كتايبة بس تايبة ببروي أدي قريبيتو لسر رومة كاني هات ليري هات كاكا ليري هات أو أنا هيس حكمي لسر أصل واحدة بيتي لي بكاتو عفرتا لكن عفرت يعني يعني الريشي نبي مو بسرو سايو نبي كاكا نبي باق بي پیاویش يعني پیاویش يعني مو پیوی بسرو ساي کەواتە ئەگەر بێت ئەو هەبوو پێویستە خاینی بکەن ئەوەی بینی ئێرەش حکمی برۆنی ئاگادار ئەوەی حکم ئێرێ دەتوانی ئافرەتیە خاینە بکاتەوە هەندێک برۆمان هەیە برۆی غێر طەبیعینە چۆن دەزانێت برۆی غێر طەبیعی تەماشا دەکەین بەراوردی دەکەین لەگە ئافرەتی احتیادی برۆیەکەی زۆر چییە يعني بشيوك لشيوكان غير طبيعية غير طبيعي أو أفرتش لبو هي بروكاني خوي وكو بكات أفرتي شي سي أفرتي شي أساي يعني زياواز نبي أول لبو تشي لبو مراعاتي نفسيتي أو أفرت مراعاتي نفسيتي أو أفرتا كشتاكا خواي قورا شهود روسي كرديا بلام شرع دار ري بيدايا كأو أفرتسيا كان هي تيداني أقربيتو بروكا غير طبيعي بو بلام خوي نايب خوي بري غير طبيعية عرف عادة مشاهدة كذا بيلا كسر ما مصدق يعني أفرتك لبوي جاري بك حكمي بكسر شديد بدأ بروكي من تزور بروكا أجا طبيعي بقى كنا بيزس ليبدا أجا أواني زور أستور نبنا بيدس ليبدا أجر بيت زور أستور بتيكل ببو أو لو كفاش أوي أو تيكل بونسيا لا دبا إيش شيء تدا نيا أوش دروس لبو بياي ما شو ما حكمي هي أجدار با بروي بياوي شمان حكمي سي هي بروي افرتي هي سوق حديثك سيا حديثك
خۆی زیاتر باسی ئافرەتان دەکات باسی ئافرەتان دەکات بەڵام لەو پیاویسیە ئەگەر بێت زیاتر چێ خۆ جوان دەکەی ئێستا کە پیا بەڕاستی نیگبەتەکە لێ پیاوی شوێ لێ هاتێ دێ سۆرا و سوپیا و ئەو بابەتان لە خۆدا ئەویش پیاوی نییە پیاوی خەشن ینی پیاویانی ئەنی بەو شێوی پیا ئێستا کەش بوویتە بچی ئافرەتان هەیە هەروە لە بۆ ددان و مودان و بابەتانش ئەگەر لە بۆ عیلاجی بۆ ئەو بابەتەشی دیە و استثنایی تێدایە تەشبیه و الرجال بالنساء والنساء بالرجال ئەوەش بابەتەشی دیە کە پەیوەستە کە ئافرەت نە لە جل نە لە ڕۆیشتن لە قسەکردن لە هیچ شتێک ناوی وەکو پیاوان تەشبیهەکە تەنها تەشبیهین ئەوەی نییە بری وڵای کاکە تەشبیه جلوبەرێک بی تەشبیه قسەکردن تەشبیه ڕۆیشتن تەشبیه تەسەڕوفات ئافرەت عندبی بە شێوەیەک لە شێوەکان بزانرێ نەک سیفەتی پیاوی هەرگربی سیفەتی پیاوی هەری خوشوونە و بابەتی هەڵس و کەوتی پیاوانە و ئافرەت یعنی دەبی زودابی لەگە پیاویش دەبی لەگە ئافرەت زودابی بۆ دووچیان متەکامل بۆ دووچێکدی تەکامل دەکەن بۆم ناوی ئەو شتە ڕووی بدات چونکە لە چێ لە فتڕەی خۆی لا دەدا ئینسان پیاوە بەڵام ئافرەتان دەزولێتەوە ئافرەتە پیاوانە دەجولێت و یانزش پیاوان لەبەر دەکەیان بەو شێوانە ئەوە لەو کاتی دەچە بابەتی تحریم و دەگەڕێتەوە ئەو بابەتەی تحریم تەسویر کە ئەوەش بابەتێکی ترە کە دروستکردنی وێنە کێشان ڕەسەمگرتن لەگەر وێنە کێشان دوشتی جودان ئاگادارن تەسویر بریتە لەوەی بە قەڵام دادەنیشی لە دیار کەسێک درستی دەکەی شێوەی کەسەکەتیە دروست دەکەی هەمان شێوەی وینە قڵ دەکەی پێت دەکرێ هەموو کەسێک پێی ناکرێت ئەستا لەوانەیە بری هەندێک بابەت ئێستاکە هەندێک کەس گەیشتە ئەو ڕاددەی کە دێشتلۆ دروست دەکە وەکو تەبقی ئەسڵ کەسەکە لێ بەڵام زۆر بە زۆری تەسویری پێشان بریتە نەقلکردنی شێوەی تو لە بۆ ئێرە بەڵام ئەو وێنەگرتنی ئێستاکە حکمی ئاوێنەی هەیە ئاوێنە بەڵام ئاوێنێکی چ ئاوێنەیەکی ڕاوەستاو ئێستا دەسێ بەر ئاوێنەی کوت پیشان دەدا وەکو خۆت چێوەی لە ئاوێنەیە ئەتووی بەڵام ئاوێنەکە کەلاکەتی قسمەکە چی لێ دێ سۆڕەکە نامینی سۆڕەکە چیە نامینی کەواتە ئەو تەسویری ئێستاکە هەمان چی هەیە جودا لەگەر تەسویرێک بێم ئەمن بەدەشت بکەم بەدەست ئەوە تەنها بریتە وێنەگرتنی تو بەو شێوەی کە هەی کە حکومەکەی وەکو حکمی چێە ئاوێنێ حکومەکەی وەکو حکمێنێ بەڵامەکەی دروست دەکەی ئەوێنێ لعن الله المصورين والمصورات لعن لەو کەسانێکە کە دێت تەسویری شت دەکا وێنەی شتە ڕوحەکان دەکە ڕوحدارەکان دەکە بۆ نمونە من ئێستا پشیلێک دەبم ڕسمەکی دەگرم ئەگەر بێت بۆ شێوەوە ڤیددیۆ دروست نییە ئێوە ڤیددیۆ نەقلی شێ دەکە کات ڕسمی من نەقل دەکا بەو شێوەی کە هەم علاقەی لە تەسویر نییە خۆ من ناچێشی حالەتەکی من جێ تۆمار دەکات تۆمارکردنە بەڵام ئەگەر بێت و کەسە لێرە دانیشی ئەمن هۆم کرد ئەوم کرد وێنەی من بچێشی ئەو پێدرێن چێ بابەتی چێ بابەت تەسویر وێنەی من دەچێشی ئایا دەتوانی وێنەی من وەکو خوب چێشی کە خوای پەروەردگار بۆ شێوەی منی چێشایە نەخێر ناتوانانی کەواتە بەڵام ئەو تەسویری ئێستاکەت وەکو ئاوێنەی حکومێکی ئاوێنی بۆ حەدیسانە کە هەر شتێک ڕوحی تێداوی کەسێک بێ وێنەی بچێشی ئەو بابەتە چیە بابەتێکی حەرامە و بابەتێکی دروست نییە و کە بە هیچ شێوەیەک نابی ئینسان ئەوەی بکە و هەر شتێکی ئەگەر بێت و ویست وێنێ بچێشی شتی کە ڕوحی نەبی هەموو گیان لە بەرەکانیش ڕوحیان هەیە کەواتە دار و بەرد و ئەو بابەتانە هەتا دار و بەر و بەرد و ئەو بابەتانە دەکرێت وێنەی بچێشی بەدەست ئەڵێ گیانیان چی دەچێشی تو جزئی بەشەر جودایە بۆ نمونە تو تەنها دەیمێشی دەکەی ئەو بابەتە چی دیە تو حتا مەسەلەی جسم دروستکردن کامل نەبی ئەنا تا ئەوەش اختلافێکی زۆری لەسرە ینی بۆ نمونە مامۆستایەک دێ لە بۆ ئەمە دەرێن ڕوحی تێدانێت ڕوح یانی چ شتێکی حەیبی تو تەنها بابرین دەی ڕسمی گورچیلەکان دەکەوت چی بە هەندێدایە ڕسمی دری دەکەوە چیشی بە هەندێدایە
ونيا باشا لو مبستي علمي شيء تدانية ويستثنى من اتخاذ الصور هذه الصور دري أو كان من دال بكادهن وكبوكو أو يستثنى من عموم تحريم اتخاذ الصور أمره أو صوري باس مانكر كاقربيتو لبو تعظيم بو يان شوي هبو أو بابتانا قوتمان كاتيك في غمر صلى الله عليه وسلم تو مالي كاتيك پردەی دەرگایەکان یان ئابرین لە دیواریان دابوو ڕسبی تێدابوو پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی لێ بکەنەوە کردیانە بالیفەکان یعنی ڕسم پێ بوون لەسەر دانیشت ئەگەر بێت و شتێک ئەی کێشەی تێدانی ئەگەر بێت و ڕسمیش هەبوو کێشەی چییە کێشەی تێدانە ويستثنى من تحريم مەبەستەکە مەبەستی تعظیم نەبی مەبەستەکە مەبەستی تعظیم نەبی وەکو زۆر جارێ دەستی شوێنێکی ڕسمەکی گەورە گەوریان لێدایە وڵات جارۆزە کابرا بە فعلی دەستەوێت ینی ئەوهش لە بەرامبەری ئاوا دەکە ئەوە تعظیم کردنە ئەو تعظیم کردن ئەو زۆرە سووەڕە خەتەرە ئەو زۆرە سووەڕە کە لەوێ هەیە کە مەلایکەی ڕەحمەت ناستە شوێنێ بەڵام مەلایکەتی عەذاب لەوێ هەیە مەلایکەتی عەذابێ مەلایکەتەکە گەر بێت و مدیرەکە کاتی ڕحکێشانی هەبوو بەخوا هەزار سوورەشی لێ بێتە مەلایکەتە کارچیە ئەدەکاتە سەرسەری بۆی دوو حالەتێ يستثنى من الصور الترخيص لصغار البنات والصبيان بۆکو ئەگەر بێت و هەیکەلیشی هەبوو وەکو ئێستا بووکوکە لەو منداڵەکان بکڕی شێوەشیان هەیە ڕسمیشە برۆڵا لەبوو مندارەکان ناکڕم و نازانم ئەو بابەتە چونکە هەر لە سەردەمی خۆی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و شتیان دروست کردی و منداڵەکان لەلایەن بوون و گەمەیان پێکردی و شێشەی تێداین چونکە مەسەلەی تعظیم نییە مەسەلەی گەمە پێکردن و ئەو بابەتەیە حالة الضرورة حال ها لە بۆ گەمانە شتی شت دانرا نابی لە بۆ گەمانە یعنی ئێستا زۆر زارێ دەسێ شوێنێ جامخانەکەی پڕی کردی هەیکەل و مەیکەل ئەوانە بابە دروست نییە ئەو گەر بێت و بە جوانی دانە تعظیمت کردیە بەڵام ئەگەر بێت و لە مندستان پێدا منداڵ پێنەقانێدا گەمەیان پێکرد ئەوە دروستە لەبەرەوەی تەمەشاکە پێغەمبەر صلی الله علیه و چوو پەردەکەی لێ کرد و کردیە چی بالیف کە بۆ بالیف یعنی کەواتە بەکاری بینێتەوە بەڵام ئەگەر بێت و بە پەردە بوو لە دیواری بوو خاوێنی دەکەوە کەسەکە لای هیچی لێ نایە کە زۆرێک لە تعزیق خۆ تأکیدیش بە کە کاتێک ئەو پەردە بەماری پێغەمبەر صلی الله عليه وسلم بووە مەبەستی تعظیم نەبووە بەڵام گومانی چی لێ دەکرێت گومانی لەوەی دەکرێت کە کاکە ئەگەر بێت بۆ شوێنەوە ئێستا بۆ خۆ ئەگەر حەدیثە بۆ شێو هات بە گۆڵمە پەردە هەیە ئێستا پەردەکانی و دەرکەکانیمە و هەموو ماڵمان چ دەبوو سوۆر دەبوو بەڵام پێغەمبەر صلی الله عليه گوتی بیکەنە ویساد ئێ منداڵیش لەبەرەوەی بەو شێوەیە حکمەکەی ئەوەیە حالة الضرورة لحالة الضرورة جاز اتخاذها بقدر الحاجة سونك قربيت وشتيك ضروري بي بقدر حاجة خور ريقايت يدرى نكسك زيادة الروي بكا زيادة أدلة تحريم التصوير أدلة كثيرة نهى رسول الله صلى الله عليه عن الصورة في البيت ونهى أن يصنع ذلك عن الصورة في البيت المال دام دري هروها ونهى أن يصنع ذلك إن أشد الناس عذابا يوم القيامة المصورون كوانيت تصويري شدة كانوا دنخشين إن ذات اشتكوا نبي سأقربيتو وكو يستاكدمينين كهيكلة شي لبو دروز دكي سنك يعذبون تي يوم القيامة يقال لهم تيان بيدري أو اشتي دروستان كري ولا زنديكو أو اشتي دروستان كري زنديك والله يستاك كسكت تصوير يقدك أو بريتيا وێنەی من دەچێشی ئەو وێنەی من دەچێشی کە بریتە خودی مەخلوقەکەی خوای پەروەردگار نەک بێ وەڵای کاکە وێنێکی بەخۆی دروست کردبی کە تەقلیدی بابرێن مەخلوقاتی خوای پەروەردگار بکەم إن الملائكة لا تدخل بيتا فيه كلب ولا صورة تمثال ملائكة قد ما ناس مالك سيا كصيت دابي يان تمثالي شي تيدابي تمثالي شي تيدابي إنزا قدمان أو حديثة تايبة بسي تايبة بملائكة الرحمة بركة يعني بونمونا كسا قرقبيتو أزلي بي هر سادوري أو بابتا نجم هر سادوري صجبي هر ملائكتي ملك الموت قالت السرحي روح كيدا شيش أو مسألة أو حديثة لسلسي إن ملائكة الرحمة لا تدخل بيتا رحمة ناتسر أو ماري بركة ناتسر أو ماري نقص رحمتك أو مالا نقص بركتك والله ملائكة عذاب
ئامادەیە مەلایکەتی مەلەک المەوت ئامادەیە حەفەظا ئەو کەسانە ڕەقیب و عەتید حرسیان ما يلفظ من قول ئاەتەکە دیارە ما يلفظ من قول إلا لديه چێ ڕەقیب عەتید دوو مەلایکەتێکیان ڕەقیبە چاودێر دەکە ئیشتر دەنووسی ئەو مەلایکەتانە بەردەوام لەگەر ئینسانیدانە بستە هەر شوێن دەری سەی لێبی سەنەمی لێبی سوورەی لێبی شتی لەوەش خراتری نەبی مەلایکەتەکان لەگەی دامەڵە ئەو مەلایکەتە ئەو حەدیثە لەسەر مەلایکەتی ڕەحمەت کە لەگەریان دانابی وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين